لەسەر ئەم بابەتە کە داخۆ هێزە ئەمنیەکان بۆ پەلاماری خۆپیشاندەرانیان داوە میوانێکمان هەیە لەگەڵ ئەو پرسی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز مؤمل عەبدولجەبار نوێنەری دەرچوانی بەشە پزیشکیەکان کار ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز عەبدولجەبار شەوتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. بەپێی یاسای ژمارە 6 ساڵی 2000 دامەزراندنی دەرچوانی بەشە پزیشکیەکان مرکزیە، دەبێت بە مرکزی بێ، بەڵام لە نزیکەی 60,000 دەرچوو تەنها 29,000 دامەزراوە. پێ دوایە ئەمە بەواستە بووە یاخود بۆچی ئەوانی تر ئیهمال کراون دانەمەزراون؟ هۆکاری چییە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24 بە ناوی خوای بەخشەندە و میهرەبان. بەر لە هەموو شتێک من دەمەوێت زۆر سوپاسی کوردستان 24 بکەم بۆ پەیوەندیکردنی بە دەرچوانی بەسە پزیشکیەکان هەر لە یەکەم ڕۆژەوە ئێمە 6 مانگە خۆپیشاندان دەکەینەوە دەربڕی ئەوەیە کە کوردستان 24 پشتگیری ئێمەیە و دەربڕی ئازادی ڕۆژنامەوانیە لە کاتێکدا زۆرێک لە کەناڵەکان ئامادە نەبوون بۆ ئەوەی دڵی وەزیرێک نەڕەنجێن لەگەڵ ئێمەدا بێنە دەرەوە لە مانگە پیرۆزەدا ئێمە یادی ئەبوو عەبدوڵڵا ئیمامی حوسێین ئیستەملێکرا و دەکەینەوە. ئێمە دەرچوانی بەسە پزیشکیەکان خاوەنی دۆسیەیەکین وەستەملێکراوین. حاڵی دەرچوانی بەشە پزیشکیەکان ئەوەیە کە ئێمە بە دەردی کەربەلا براوین، وەستەمێکی گەورەمان لێکراوە، هەر ئەمڕۆ قوتابیان لێیان دراوە، ئەشکەنجەیان دراوە و بە هەموو شێوەیەک لەلایەن هێزەکانی بڵاوە پێکراون و لێیان دراوە. 8 لەوانە بە شێوازێکی زۆر خراپ بریندار بوون لە کاتێکدا هەرچی ئەوان کردویانە تەنیا داواکردنی مافی خۆیان بە سوێن زۆر باشە. ئەمڕۆ وەکو کەربەلای دووەم وابوو. باشە بەڕێز عەبدولجەبار، زۆر باشە بەڕێز عەبدولجەبار، ئێوە داوایەکی ڕەواتان هەبوو خۆپیشاندانێکی مەدەنیتان ئەنجامدا بوو، بەڵام پرسیارەوەیە پەلامار دران، ئێوە چەکدار بوون یاخود پەلاماری دام و دەستگای دەوڵەت و هی حکوومەتی عێراقتان دابوو؟ ئێمە تەنیا جلوبەرگی پزیشکیمان پۆشی بوو، داوای مافی خۆمان دەکرد. زۆر بە سادەیی ئێمە فری و دراین لەلایەن حکوومەتێک بە دوایەکەکانی عێراقەوە بە هیچ شێوەیەک بەزەییان بە ئێمەدا نەهاتوێتەوە، نە یاسای دامەزراندنی ناوەندی، نە ئێمەشی دامەزراندونە، نە یاسای جێبەجێ کردووە. هەزاران قوتابی دەرچوو پارەی زەبەلاحیان بە زانکۆ ئالیەکان داوە، ئەم زانکۆیانە کە سەر بە پارتە سیاسیەکانن ئەوان بۆ خۆیان پاریان کۆ کردەوە. ئێستا شاتون بە ئێمە دەڵێن بەڕاستی ئێوە ژمارە وتان زۆرەوە ناتوانین داتان بەزرێن. ئەیکەواتە ئێوە 4 ساڵە بۆچی ئەو یاسای هەڵناوەشێنەوە لە کاتێکدا دەزانن ژمارەی دەرچوو هەر لە زیاد بووندایە، تاکو ئەم ساتە دەرچوانی ئەم خولە یاسای ناوەندی دامەزراندن نەیگرتوونەتەوە تەنیا لەبەرەوەی پارە بۆ خۆیان کۆ بکەن و ئێمە فری و دراوین، فێڵمان لێکراوە بەواتای وشە لەلایەن کێ لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی فیدراالیەوە. ئێمە چەندین ساڵە لە ماڵەوە دانیشتوین، پزیشکی عێراقی هیچ بەهایەکی نەماوە، لە ماڵەوە دانیشتووە بێ ئیش و بێکار، نە لە کەرتی تابەت نە لە کەرتی گشتی ئیش ناکات، چونکە تۆ تاکو 3 ساڵ لە نەخۆشخانەکان کار نەکەی ناتوانیت لە کەرتی تابەتە کار بکەیت. زۆر باشە بەڕێز عەبدولجەبار، بۆ خۆ داگاداری عێراق پارەیەکی زۆر بۆ هێزە ئەمنیەکان تەرخان دەکا و سەرف دەکا و خەرجیەکە، بەڵام ئێوە دا نامەزرێنێم لە کاتێکدا پیشەکەی ئێوە زۆر پێویستە بۆ خەڵکی عێراق. عێراق نە خەستەخانەی هەیە، نە نەخۆشخانەی هەیە، نە هیچ، بەڵام بۆ ئێوە دا نامەزرێنێ و بۆ پارە بۆ هێزە ئەمنیەکان خەرجەکە. أستاذنا الحبيب
ئەوەی ئێستا ڕوبڕووی ئێمە دەبێتەوە خۆدزیینەوەی لەلایەن وەزارەتی دەورە وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی دەخاتە ئەستۆی با بڵێن تەندروستیش دەتنێرێتەوە لای دارایی لە نێوان خۆیاندا ئەم یاریە بە ئێمە دەکەن بەڵام بنەڕەتەکە ئەوەیە کە هەردووکیان یاری بە ئێمە دەکەن ئێمە بووینەتە پارویەک بەدەستی ئەمانەوە لەم سەر بۆ ئەو سەر دەمانبن و دەمان هێنن بەڵام پزیشکی عراقی هەرگیز لەسەر مافی خۆی بێدنگ نابێت سوێن بەخوا ئێوە دەبێت ئیرادەیەک لە ئێمە ببینن کە نەتان دیت بێت و دەبێت کە ببینن کە چۆن ژمارەمان زیاد دەبێت و ئیرادەمان بەهێزتر دەبێت هەمووشی بە گوێرەی یاسا و دەستور. زۆر باشە بەڕێز عەبدولجەبار پرسیار ئەمەیە ئایا ئێوە ئیتر بەردەوام دەبن دوای ئەم خۆپیشاندانە و برینداربوونی 30 کەس لە ئێوە یان ئیتر واز دەهێن و بە دوای کاری تردا دەگەڕێن جا کارەکە هەرچیەک بێ؟ ئێمە پشت بەخوا بەردەوام دەبین لە خۆپیشاندان بەیانیش خۆپیشاندانمان هەیە ئەمڕۆ دەرچوانی پارێزگاکان دیکە شاتونەتە بەغدا ئێمە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانیش خۆپیشاندان دەکەین ئێمە وەکو دەرچوان دەبینین کە پارەی وڵات بۆ ئەو حیزبانەیە کە چەکیان هەیە دەسەڵاتیان هەیە پزیشکی هەژار کە هەموو تەمەنی بۆ خوێندن تەرخان کردووە وەکو گەوز مامەڵەمان لەگەڵ دەکەن و ئێمە لە بەرامبەرەوە بێدەنگ نابین. زۆر باشە زۆر بەڕێز موئمن عەبدولجەبار نوێنەری دەرچوانی بەشە پزیشکیەکان ڕاستەوخۆ لە شاری بەغدا و لەگەڵ ما بوویت سوپاس بۆ ئێوە شەوتان باش.